بەنای خوای گەورە و میهرەبان من مامۆستا ڕێدار بەکرۆلی پسپۆڕی کیمیا لە ئامادەی کلیڤەر ناحکومی دەست دەکەین بە توانای توانەوە لە جێگیری ئایۆنین واتە KSP. ئەگەر خستی ئایۆنەکانی F سالب لە جیراوەی تێری CF2 بکاتە دوو جاران دەتوان سالب 4 مۆلاری. ئەوە جێگیری ئەنجامی توانەوەی چەندە؟ جێگیری ئەنجامی توانەوەی چەندە؟ یعنی واتە KSP چەندە؟ لە سەرەتا دێین هاوچێشەی مادە کەمتواوەکەی دەنووسین کە CaF2 بە دوو ئاڕاستە چونکە مادەیەکی کەمتواوەیە دەبێتە Ca موجب 2 زائدەن 2F سالب. ئەوە مادەیەکی ڕەق کەمتواوەیە ئەوە پێدەچێت توانای توانەوە کە دەکاتە X لێرە ئەوەش Xە ئەوە 2Xە. لەو پرسیارەی سیرکەین خستی ئایۆنەکانی F دایتە من. خستی ئایۆنەکانی F دەکاتە 2X کەواتە دەڵێن 2X یەکسانە بە 2 جاران دەتوان سالب 4. لەوەی Xی بدۆزینەوە X دەکاتە 2 جاران دەتوان سالب 4 لەسەر 2 دەشکاتە 1 جاران دەتوان سالب 4 مۆلاری. یعنی ئەو Xە دەکات توانای توانەوەیە، یعنی توانای توانەوە 1 جاران دەتوان سالب 4ە. بزانە دائیمەن ئەگەر خستی ئایۆنێکی بدە دابەشی کۆرکەکەی بکە توانای توانەوەکە دەدەچێت، دابەشی کۆرکەی توانای توانەوە دەدەچێت. ئەوەش دەکات 1 جاران دەتوان سالب 4 ئەوە دایتێمە بەخۆی 2 جاران دەتوان سالب 4ە. اینجا دێن یاسای KSP دەنووسین کە KSP دەکاتە خستی ئایۆنەکانی بەرهەم، یعنی خستی Ca جاران خستی F توانی 2 کەواتە KSP یەکسانە. خستی Ca دیتمانەوە 1 جاران دەتوان سالب 4ە ئەوە 2 جاران دەتوان سالب 4 2 جار کەواتە لە ئەنجام ئەوەی دەدەین دەکاتە 4 جاران دەتوان سالب 12. ئەوە دۆزینەوەی KSP بەهۆی ئەگەر خستی ئایۆنەکانمان بداتێ ئەو یەک لە پرسیارەکانە.